براکەم کاکە تۆ بەدەم کردەوە نەمێش گۆڵ بێ ئەوە چێو کرد گۆڵم کرد ئای گۆڵم کرد گەرە بۆ چۆ بەمە نەگرتەوە چێکە خەتای من نەبوو ئەوە فێلیان کرد کاکە زۆپڕمان لێرەیە لاتشو بابا لاتشو ايش بيه؟ داي لاتشو خلاص فيلم سوبر ماريو شوكولاتة له ورا سوبر ماني تشي ترى ماشي تشي لاتشو سوپرمانی شکا بی دقیقه به بینارا و نوله کسی خودانی من نمی سوپرمانی شکا بی دقیقه به بینارا کاکە دو دینارمانەیە دەوەرە پارە چشتیش نمی سوپرمانی شکا بی دقیقه به بینارا ورنو جانە بۆسە سەرکەوە ئەوەرە کەرە ئەم پێم وتی لێوە سەرکەوە نا کاکە چیکەچک بەس عاقڵ بە بۆچی عاقڵ بە ئێتە چی بکەی ئەمێ بگەڕێ بۆ یەک دەلی کەشە بەدایتە ئەگەر لێبی بۆ نەگەشەوە دەمیا ئاخر سێرەی تێکەتەوە ئەگەر بۆ بەلارە بۆ کەس ناتوانێت لەمان بە کاکە لێوی سۆپرمانەکەوە بوو کاکە ئەوە سێری چێکەی ئەمریکا ئەمریکا کوێیە ئەمریکا شارێکی زۆر گەورەیە سۆپەرمان لەوێ ئەشی پڕە لە خانی بەرز خانەکانەوە نەبەرسن خەریک نەگەنەما کاکە تۆ چۆن شتا نازانی کورەکەرە ئینگلیزیم خوێندوە ئینگلیزی کاکە منیش ئەمریکا ناسم ئەمریکا سۆپرمان لەوێژی ئافرین براگەم سۆپەرمان بە ئەمریشی قساکە لێسامی هەردووکمان لێ بشین بۆ کوێچی ئەچم لە دوواوێنم بۆچی چونکە ئەمریکا دوورە خۆوە دەچین لەوێشین کەرە خۆ یەکسەر ناتوانین ئاوا بڕۆین بۆچی خۆوە کەسی لە نییە کەرە پاساپۆرتمان نییە پاساپۆرت کاکە پاساپۆرت چییە؟ پاساپۆرت دەفتەرێکی بچووکە ڕسمی خۆت و ناوی خۆت و ناوی باوکت و تەمەنی لەسەرە
بەڵام خۆیەوە بۆکمان نییە. ئەو کاتە بەسەنای خۆتی لەسەر بێ. ڕاکە با بڕێ. سڵاو سەلام عەلەیک. بابە خالید لێرەیە؟ نا چووەتە دەرەوە. هاتوون شتەکانتان بەرن؟ بەڵێ. نانان ئەو پێشە بەرە. وحافظ کاک ئیسماعیل. خواحافیز کا ئیسماعیل. خواتان لەگەڵ کوڕینە. خەڵچینە لەوەرەوە بە بڵاگەتە بۆ پاکەمەوە خەڵچینە. خەڵچینە لەوەرەوە بە بڵاگەتە بۆ پاکەمەوە. بڵای زۆر زۆر لەزان پاکەمەوە. بڵاگەتە بۆ نزانە. خەڵچینە لەوەرەوە. وەرنە خەڵچینە. خەڵچینە لەوەرەوە. خاڵە ئەوە عیب ناکەی بڵاگەنەوە لە پیکسە. ئێستا ئەگەر لە ئەمریکا ویدا خەڵک گەڵتەی پێگردی. دەڵێی چی؟ نازانێ خەڵک دیارە بۆ حەیان دەبەیت. جا تۆ حیاو هەیە؟ خۆ فێڵە من ناکەی. وەرە بە یەک دیدارەکەم بە پیاو. دەڵێی چی؟ وتم بە یەک دیدار پێڵاوەکانە بۆکەم بە پیاو. توزانێ. شكرا هذه ماشي سنة برد ما ياش خاطينا على ورا وانا وين كتب بكتب خاطينا ولا كتب بكتب خاطينا هابلي انا ما بصا او نيف دينارا ايه بلاك بدينارا بقى كريتوا دەواتی لێ بێنە. على حسابات اشنا ثانيه كاك خلق بباريس وزو باسابورتا كريم في رابو ايش بقى سافر ايه هنا ندخل أري ماما. ماما جان پاساپۆر بە چەنە؟ باسابورت بوتشي كرم من و براکەمان نەچین بۆ ئەمریکا. اي ولا كرم باسابورت بحوهشت زاد ناري قدسش دي برا لمنا ولا تنتي برا لمنا ودكونو داي ايوه كاكا اي استاذ بكي بە هیچ پێیاگەین. حد بوبلو حد بوتو سنكا 14,000. چوارده اي ما بيلو سنكا نازانم تی بۆ 40,000. سی بۆ 40,000 14,000 بنێشەکە فرێرە ماڵی خوا. تۆ بۆ ئەرسلەیەکە لەم نییە ئەگەر دیمارێک هەر گرتە ئێستاوی بە ملیۆنەر
الله أكبر. الله أكبر. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله وبركاته. استغفر الله استغفر الله خوای جان یارمەتیمان بێ من و براکەم چین بۆ ئەمریکا بۆ لای سۆپرمان هەرچی پێڵای پیسە بینێری بۆ لای ئێمە بۆیە پاشی بگوێنەوە پارەمان دەست بکەوێت. داوا 1 ملیۆن دیناریش بکە. بابە خالید نەوێت نابێت داوای پارە لە خوای جام بکەین ئەوەی هەشتمانە لێمانە سۆنێتەوە. کارە تۆ چی زەرە خۆ تۆ هیچی نییە. چەند ئەوێ داوا کۆدای چەند پاساپۆرتێکیش لێ بکە. خوای ژان لە براکەمە بوورە ئەمڕۆ تۆزێک تێک چووە. کاکە بە هێواشی باسمان بێنەکە باشە. زانا ئەوە تۆی؟ نەخێر بابە خالید ئێمە نین. با ئێوەن وەرە زانا گیان ماچێکم بەرێ کوڕە سوێی دەکەم. بەڵێ بابە خالید ئێمەین. فەرموو بابە خالید دانیشە. دانا بەڵێ بابە خالید. براکە بۆ گەنی لێیە ئەبێ بیشۆری یارمەتی بە. زانا گیان لێدای مەکەنە بۆ گەن کوێرمەکە. بابە خالی چی ناوێ؟ نەگیان دڵەکەم خۆشی ئێوەمەیە من. بابە خالید بە پێڵاوەکانە بۆ پاکەمەوە. زاناگیان من پێویستم بە پێڵاوی پاک نییە ئەوەی گەورە و قارەمان هەمووی پێڵاوی شڕیان لە پیایە. بابە خالید منیش پێڵاوی شرم لە پیایە. کوڕم تۆش قارەمان و خۆشەویستی منی کوڕە جوانەکەم. تەنها بابە خالید خۆ حافیز بەیانی بینەوە. حافیزتان بێ گیان حافیزتان بێ بەیانی یەکترە بینینەوە. وەرە بیلێ سێمەوە. کاکەم گەڕێەوە واسی لێ بێنە تۆ دڵداری نازانی. لە چۆن تااقەت هێوە نەدوام بکەویت؟ ئەگەر گۆرانی بێژ ماخۆشنی گۆرایم بۆتی. کە سێرم ئەەکەی چییە بینی؟ باخێک باخێکی گەورە پڕ لە شێر فیل مەیمونیشی لێیە منیش لێم. پێشتر پێ دوتم چی؟ بەپولە چاوت بنووقێنە. بە هەر کەسێ بڵێت کوژم تێگەی؟ نانا بەخوا پەیمانە بە کەس ناڵێم. خوایتان ژنمێنە. على الولايات اللي كنا فيها بالخاص اليونان وقبرص لكن ما خاڵی شانتاوە بوو. جيد الدعم الكامل من الشعوب خۆنی بڕێ. جيد من وكالة الانباء بالي زانا پێویست ناکاتە من ئیشکێت. اسرائيل حست انه احنا ليست فقط 3 أنواع. تۆ لە دەرگامەیە من لە دەرگایم خۆشم قساکەم. بۆ تۆ قایقەمی؟ بەڵێ قایمقامی تۆ نەدە من داخە.
سەرچاو ئێوە چۆن کوڕینە ئەتوانم ئەم چارژ 200 لاوەرین ئەسم سەتڵاتە بۆێنم بەڵام زووم بێنەوە باشە فێرە بەس حای حای ئەوە چییە؟ ئەوە پارەیاوتان بێنێ سوڵکەرانە ئەبێ دایمە بێن بۆ ێرە بۆ سەتڵەکانە بە قوڵان ئاری ئاسا بەوام عەلی وت کە تۆ دیسان چی سێ و لێت زیوە ئاری ئەوە ڕاستە؟ من چەندجار پێوەی دزینەکەی چەندجار لێ بگەم کە حاڵە حەزاری چەند جارم پێوت یەکەم چاقاس بەخەرناوەکۆ کاکا حەوجار ئەی بێ من دیچی بکە وت یەکەم چەند نەشماتە ڕەقین و دوای قەز ناخێنە ناو ئاوەکۆ بۆیە وە فیڕۆ ناچێ کاکا تۆ پێ وایە کێ گەینە لای سۆپرمان نازانم زانە کاکا ئەتوانم دیارە بۆ سۆپرمان کڕم کێراتێ چی بەوەی هەموو شتێکیە خۆ کوێمە نییە ئەی کاکە باوکی هەیە ها نایسو بەرابەیە بەخوا بێ کە ڕۆژمە بە باوکم بڵێم چە پێم وتە موچەیش بۆچی چی بووە؟ ئازا ملوان کاڵتونەکە هیلای بردو لەسەر درەختەکە خستە ناو کچەمەکە بۆیگن ڕۆ بۆ دوکانەکە با بەخاڵی ئێستا منی شێمەوە چی بووە تۆش بۆ چۆ تۆ هەنە بێ دۆیە کاکا ئەگەر بەخواستە لەگەڕیتەوە دەوچەوە شات تەقێنە ئابێ وەرەوەرە بەخوا ڕەشی هەڵەکرێ بەخوا بەگەر بەخەو ببینی سلام علیکم دەفتەری ئەوەتان هەیە؟ ای بچووک بەڵێ بەڵێ ئەوە بۆ دەمولوتلاوە بە یەکە دانا هەر بە دوای ئەو کچەوەیە ئای کوڕی خۆم ڕۆژێکی دەبێت تۆش دوای کچەکەوی بۆ تۆ دوای کچ کەوتووی؟ ئای کوڕم ئەو کچەی من دوای کەوتم جوانترین ئافرەت بوو دایەخان مردووە بەداخەوە کە کاروانی بوو ئەمری خۆی کرد بم بوورە بەس بێنێ خۆمان بێ من خۆشم ناوێ ئەزانم ئەو کوڕمە و تاقانەیە خۆشم ئەوێ بابە خالید تۆ پێویستە بۆ نییە من و براگەمە هەیە ئای زانە جارێ تۆ بڕۆ لە دەرەوە 20 چیلکەم بۆ بێنە بەسەر چاو ئێستا چلکەکانە بوێنم بابە خالیجان زۆر زۆرم پێخۆشەکە پێم ئەڵێ کوڕم منیش پێم خۆشە کوڕمی کوڕەکەم
أخي كراك يا شزوف فرو بابا خالد وين هنا؟ زانا بله ئەو یەکان لە ناوخا بۆ بکە بە دوولەتەوە بەسەر چاو بابا خالی شکانم ئافەرم زاناگیان بەڵێ ئەنجا ئەمانم بە یەک جار بۆ بشکێنە بەسەر چاو بابا خالی داتوانم ئای کوڕی خۆم ئەوە نمونەی خێزانە خێزان یەک بن بەهێز ئەبن ئەزیزەکەم تۆ و دانا یەک بن بەهێزن من و کوڕەکەم یەک بین بەهێز ئەبین زاناگیان کابرایەک هات ڕادیۆیەکی پێبوو بۆم چاک کرد پارەی پێ نەبوو ئەم کاتژمێرەی دانا ئەدەم بە تۆ زاناگیان پیرۆزت بێ زۆر سپاس دەکەم بابا خالی گیان پیرۆزت بێ کوڕم تۆ کوڕی منی پیرۆزت بێ کوڕی شیرینم زۆر سپاس دەکەم بابا خالی من هەموو کاتێک کوڕی تۆم نا تۆ کوڕی منی کوڕی شیرینم مبارەک بێ ئەو کاتژمێرە خواحافیز بێ تۆ کوڕی شیرینی منی ليلى كوا هليا لناو سيارك اسمه ماله وأران بو أمريكا هليا تخوا مرة دابا شمكة مرة تخوا بشمكة ده مرة تخوا هليا مرة سيدي تشوفوا انا نفترض وتشوج انا ايش كان ها وي اواني بوش كان برا لا تشوف تشدي لا تشوف زهنا جان هابي تشيت بيشو بوتو باج نيه بوتي بنتي ولا بابا خالد زهنا جان ايش نالي ولا وانا يا ناقد زانا بك زوا بابا خالد ايش دمرت توم نالي بابا خالد جان تخوى جميعنا بابا خالد جان
زانایان ئافم کە گەوەجێ مێشتی منیش بابە خالیدم خۆشەویست بەڵام بێ بەردەوام بین بۆی بچین بۆ ئەمریکا ئەمریکای چی تازە قەت ناتوانین بچین بۆ ئەمریکا با ئەتوانین بچین من هەموو ڕێکە شارەزام ئەها سێرەکە خەریتەکەشین بەیا کردووە زانایان ئەمە ئێرە لێرە ئەمریکاش لەویایە بڕۆم پێ بکە زۆر دوور نییە ئەمانە دوورین ئەمریکاوە تۆ چیەڵێ ئێمە نە پارەمان پێ و نە پەساپۆرت ئێستا چۆن بچین بۆ ئەمریکا تۆ ڕاستەکەی ئێمە پارەمان پێ نییە بەڵام ئەمەشمان پێیە قسەی قۆڕ مەکە ئەو پارچە دەسڕە چییە کاکە بەوا ئەتوانین سوپەرمانیش کڕین بە پارەی ئەمە ئاچین بۆ ئەمریکا کە لەگەڵ سوپەرمانیشا هاتینەوە بە هەموو خەڵگەڵی کە سوپەرمان هاوڕێ ئێمەیە ئەڵڵا هێ خەڵچینە یەک دوو ڕۆژێتە لەگەڵ سوپەرمانە بە ئاسمانی ئەم ناوەیە ئاسوورێنەوە خەڵچینە ئێوە جێتان لێمە کاکە ئەو ملۆنکەوە لەکوێ بوو وەزە بێن زانایان دۆزیمەتەوە تەواو ئاخۆ لە چ دامایە کەوتبێ بۆ لێگرت زۆر زۆر دەمێگە ئەمە یەکەم ڕستی دایکم خەوە ناو ملوانکەیەکەوە زانام نەچمە شورۆ تۆ لێرە بۆسە منیش بۆ نێمە شوورەوە گوێ بگرێ ئەمەیشی پیاوە تۆ پیاونیت منیش پیاوشی بچووکەم دەدەمە داخە لێرە دانیشتۆ کەتت نەکەی خاڵەجان خاڵە ئەمە ناچە بڕۆ خاڵە بڕۆ دەڵێم چی دەوێت خاڵەجان بێ زەحمەت ئەمە لەگە براکەمان بچین بۆ ئەمریکا ئەمریکا ئێ باشە دەکۆتان پێویستم بە پارەیە پارەتان پێیە ئەوەم پێیە باوەڕکەوە کەری چاکەم باش لە دەرەزانم تۆ سکوت بە خۆمەزانم باشە ڕێکەوتین ئەمەش داگەرێ بردەی ئەمە ڕسمی شێیە ئەو دایکمە دایکە مازانێ
نەخێ خاڵیشان دایکم مردووە بەس من و براکەم ماین دایکە ناوی چی بوو؟ خەجیجە باوکە ناوی خسرە بوو؟ تۆ دانای؟ کوڕە گەورەکەیانی؟ بەڵێ خاڵیشان بەس تخوا تۆ چۆنەوە ئازانی من و باوکە لە شەڕا بەیەکەوە بووین ڕسمی توی زۆر بە پیشاناوە مەبناڵی باوکە ژیانی منی لە مردن ڕزگار کرد ئەوە بگرە من نەتانبەم بۆ ئەمریکا عوسمان منەقیەوەم چییە؟ مەترسی ڕێگام زۆرە خێزانە و سێ چوار کەسم لەگەڵایە دوو مناڵۆژە خۆمە نابم تێگەی ها بردە لەچەوە دەی وربەر بەچەم بڕۆ دەی بڕۆ ئەوە بۆ چێتی ئەمریکا چێە ئەمریکا شارێکی زۆر گەورەیە سەفرمان لەوێژی سەفرمان چێ تورکە تورێک ناتوانێ فڕێ سەفرمان ئەفرەت و ڕەقەبێکیشە چەقی بەسەر بکەرەوە ئاکەریەوە ماکەم چاسەرە خۆم ناومەوە وەرە خوارە وەرەوە تو وەرە مامەشان دوخوارە چوە ئەو بدام چێکێ بەسەر گوێ دەرێژی منەوە ها ناڵێ بۆ تێنە بردەوە هەڵماتێن و سەگی چی بکەم بێ ئێستا مەکەری تۆیە؟ مامەشان خوا مامەشان ناڕەسەنینە وەڵی جاری کەمتان بینمەوە لەم ناوە هەموو جانتانە شێنم کاکا ملۆنکەکەی دایک بە فرۆشت خوا بەچەند دوو بلیتی جوان بەشی من جۆ بێژی بۆ ئەمریکا تەنها دوو بلیت ئەوەی هەزار دنێشمێتەوە دەدە منداخە ملوانکەی چی ملوانکەی هەرەویست هەتا مایە بێ لێرە بچەقین هەتا مای بەم دوو چۆ ئەمریکا نبینی چایا دەراو خۆم و خۆم بە پیاچی بۆ ئەمریکا چۆن تۆ لە بیری لەوە کردوتەوە ئەی تۆ نەوەت ئەمریکا ئەوە لێوانەوە دوورە خۆم و خۆ بە پێ ڕۆین زاناشان شتێکی چاکەوە مێشکمە بە پێ ناڕۆین تۆ وەرە لەگەڵم مایکل جان زانە لێرە بەس وا پیاویرەکە بژۆتمەوە مایکل جان ئای ناڕەسەن بێرە خێرا دەی بێنە ئەو کڵاشە بەرە خێرا خێرا خوا خاڵی جان لێم بێ پێم نەوتی نەیتۆ بەم ناوە پێم نەوتی نەیتۆ بەم ناوە پێم نەوتی لەگەڵ برا گەورەکەما بووم شتێکم بێخستەوە یانی لەگەڵ برا گەورەکە هاتووی بۆی جۆ درێژەکەم بدزن وان نییە وەزانێزی بەخوا ئەی حەزی لێ کردووە بەڵە مامە جان هەتۆ حەزی لە جۆ درێژ کردووە لە براکەم مەیە ئێمە هاتوون گەرەگەو لێ بکڕین کاکە هاتوون مێگەڵ کڕین هاتوون جۆ درێژەکەم کڕن پێچین بۆ ئەمریکا ئەمریکا کاکە مەگەڵەچین بۆ ئەمریکا خاڵەشان ئەسە توی فرۆشە نایفرۆشی ئەگەر بیکردن نابێت پێی بڵێن کەر خەڵکی نەپام بە جۆ درێژە لە کەر ئەمە جۆ درێژە کەر نییە کەر سوکایەتی پێکردنە خاڵە جان من پێشتر ناوم لێنەوە مایکل جاکسۆن شتێ خۆڕمەکە مایکل جاکسۆن خاڵەشان مان بوورە ئێمە هاتوون گوێ درێژەکە لێکڕین بشمان بوورە کە یەکەم چا پێمان و کرد بەڵام تخوا پێمان فرۆشە منەوەم جۆ درێژە دەمێکە بە یەکەوەین بووین بە هاوڕێ یەکتریمان خۆشەوێ ئەم جۆ درێژە کەم ئەخوا بێدەنگە جۆڕایەڵە بەڵام بەخوا بڕوا ناکەم بە ئێوە بکڕێ چی پێ بمەرە خاڵەشان ها بەخوا هەرەوە نەمان پێ نازانم چەندیشە ئێمە گوێ درێژەکەمان پێویستە بیفرۆشی بێن باشە لەوە یەشیشە لێ بدزێ ئەمە بۆ تۆ زۆر سپاس دەکەم خاڵێ جان ئەو من گوێ درێژەکەم پێفرۆشن بەڵام ئەبێ زۆر ئاگاتان لێبێ ئەزیەتی نەن بێ خواردنی نەکەن دەبڕۆ باشە باشە بەری بە خەڵک چای لەمانە بابە خۆش مایکل خوا حافیزتان بێ ئاگاتان لێ بێ باوکەکەم خوا حافیزتان بێ خوای جان ئەگەر لەو دوو مناڵە بێت خوای بیان پارێزی
زانا لێەوە ڕێک بۆ پێشەوە. باشە. کاکە ناتوانین بڕۆین. چێ زانا ئەتەنی سانۆ لێ بم؟ کاکە ئەی دایک و بۆکمان چۆن بەجیان بێڵی لۆسە قەبرانە لە بەخاتی سۆپرمان و ئەمریکا. کەرە تۆ قەت تێناگەی. سۆپەرمان بە ئەونا ئازاو بەهێز یەک پەنجەبا لە هەر کەسێک و یەکسەر زینویە کاتەوە. ئەگەر تێ لەگەڵ دایک و باوکمان بشین یاڵە سەرکەوە. کاکە سۆپرمان ئەو نازەیە ئەتوانێت دایک و باوکمان زین و کاتەوە؟ ئەی چۆن؟ بۆیە ماچی نوێ هێنین نەمی سێسە پێ بڵێم وتم کە گەشتین چا پێ دەڵێم. کاکە تۆ زۆر ئازای ڕقم یەکی. دایکە باوکە من و کاکە ئەچین بۆ ئەمریکا بۆ لای سۆپرمان یەک ڕۆژمان پێچێ لەگەڵ سۆپرمانە بە فڕین یینەوە سەدام لەناوە بین و هەموو عەسکەرەکانی شاکینە دەرەوە. کاکە وتی سۆپرمان ئەوە ئازایە ئەتوانێت بە یەک پەنجە هەردووکتان زین و بکاتەوە. دایکە باوکە بەخوا زوویەمەوە کاکە وایوت. کاکە وان نییە؟ ئەتوانین بڕۆین؟ کاکەجان زۆر سپاس. سەرچاوە بە قوربان. زانا بەڵێ زۆر زۆر سپاس. ئافێتت بی. کاکە ئەم شۆگین ئەمریکا؟ ئەگەر ئەم شێژ نەگەین بەیانی هەرەگین ئەگەر بەیانی ژەنین لەسەر یاسا دوو بەیانی هەرەگین. باش کاکە. بەڵێ سۆپرمان ئەوە ئازایە ئەتوانێت هەموو خەڵکە خراپەکان لەناو بەرێت و خەڵکە باشەکان زین و کاتەوە؟ ئاوە سۆپەرمان زۆر زۆر ئازا و ئاشتوانێ بفرێ. کاکە ئەی بۆ سەدام لەناو نابا خۆ سەدام دەبێکە لەگەڵ خەڵک خراپە و دایک و باوکی ئێمەشی کوشتووە. نازانم لەوە چێ نای ئەوی نەبیست بێ. کاکە بەخۆ خۆم بە سۆپرمان هەڵێم. زانا ئەو دەسەر چێ دەستەوە؟ کاکەوە کڕیم ناوی ئەوانەی دیانوسم کە لەگەڵمان خراپن و دوای شەیەم بە سۆپرمان. کاکە سۆپرمان چۆن بوو بە سۆپرمان؟ باشی سۆپەرمان بوو. ئەی کوردیە زانێ؟ سۆپەرمان زۆر زۆر ئازایەت زمانی هەموو عالەمە زانێ. کوردی و سینی و سویدی و چینیش ئەزانێ. کاکە سۆپرمان گۆشتی بەرازە خوا؟ نازانم زانا لەوە چێ لە ئەمریکا بیخوات.
کاکە ئەگەر سۆپرمان مناڵی ببێ ئەوێ بە سۆپرمان ئەگەر کوڕ بێ ئێگەر کچ بێ وەرەدا بەسە مێشکی بردەم کاکە سێ هەموو کۆکاکۆلایان نا بەش هەموو دنیاکە کاکە ئەتوانی لێی بەرین زانان زۆر خەتەرە ئەترسنێشێک مانگ دێ نا کاکە کەسی لێ نییە یەک دانە بۆ من و یەک دانە بۆ تۆ باشە بەڵام کەسا یەکسەر پێم بڵێ باشە باشە کاکە کاکە گەڵە خۆ بێ ثم ما يبرا مالو دي زودوني باش ورا عربانه قول لي بس تاو جينم اتش مايكل ايرولا تو بو كيروي منو براغا ماشي بو امريكا وكركب برادا لا براغا بليون بو وكلي بليون بيا خليهم نكوتوا دوران ولا قمارك دورانو اوه خاله لا سنوري جيري خورد نيتو اي باصل بس انا فشلو رقماتو تو امريكا ركويا اليويا بله امانه تو ثاني تورولا من انجليزي خلدو ماما هذا قسم بوب كذا انجليزي هلو مستر جود نايت جود سليب جود ستوب شلا خوابي كبراكا دوزيتوا خوابك خوابك اي خاله بو چی خواب راگی لون کردم خوام بزو برامه برایترم نیه بکس كرم تو بيكاس نابي دام خوالك الله خوار رقي بحوما داناو اي چی راگی شو تو دانا خاله بتوما تا عمرو رقي ما هو كخواب داناو او راگی چیا لما اخر زمانه ستلاقي استقبال باش تخرب بيشانا حمي خطاي سردامه يوم من دوا سيريكم صدام ستلاقي بسكا صدام لقى شيء كان دروسيكا راقرا ميزكم اوش كريكي جوانا زيها الجاريان فينا اللي كانوا كرني ومايكل جاكسونا مايكل جاكسون استقبال كيه مايكل جاكسون استقبال كيه هاوي كلام هاوي كلام
وكركت بقراني بيشا ماما جا مايكل جاكسون لا تلفزيون قرانا له رقصي شقا ها رقصي كي ويا فرص ساقه وش ياكي رقصي كي مايكل جاكسون كم يا خود بس بقول يا اخو اقعد حمشتا اخي وهاكا ولا ستلاقي في من الامس انا اشتكي قوره ان شاء الله اخوان ما جابرا كذا توشي تو ملا قصه لا نقري ها خليكي كركوبه اشتكي جوانا بك والله هو اتوقع ما بك كاكا 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 تو شکرم خود نبی و اینترنشنال اوش سنة وادي راح اسلك ولا غنية ديوي هلا جماعة بو او بيا وبيرا هلا مستر هلا ولا اخوات ولا اخوي قورا دبروا بولا بسركم بسركم باش زين وشيا دي اوفخو ناغم اخنا بيخوي الم ناغم ده بيخو بابرا قوي خوابنا لا براكم خورده يتو بيخو اوي توي يلا مايكل هلو مستر Good morning. Good morning. How are you? Thank you. يلا مستر مسلم ان شاء الله قال امريكا سلام لامريكا وكان بس انا ما ستر هذا كان خريجي جيا وقال حموشتك Jangan dosi. مايكل جان شو شاد بعنيك بيني نوا أورا وازلي بنا بخوا بخوا زوزو خوش ابو اگر مايكل بيتواني اقصب كا بخوا زور خوش ابو قرتو بيك تخدم داخسها والله مايكل جان شي تبع بيطيب بيقل يقول علي مشو كشف معنا قيد اتشيب كب مايكل باني كردم بوتونا شو يا والله كاكا الله أكبر الله أكبر
ساعات لا تجون لها الابد. يلا امشوا. واخوان يا موا. تمشوا. نروح للامريكا. اسمع نروح للامريكا. فاني زفنا عندك خلاص ماكو خلاص. مشاكل. شكرا. أنا لم نقع تحسي ليه؟ تعالي لجوليا برقص لك وكا. السلام عليك يا علي. من براغم أنا بشم أمريكا. أتواني أرمتي ما بي؟ أما تيمه. ئەوە ناتان بات ئەوە نێمان باب ماگەێنە ئیتلیۆ خۆمان توانین بڕێم ئەمریکا خۆتان قەت ناگەن بەروەڵا توانین تۆش با پێویست نییە خوا حافیز وەرە ورێرەوە تۆش تۆ توێ بچی بۆ ئەمریکا ها بەڵێ باج نەوەیەک بێت بەڵێ دوو نەوەحەیە یەکەمیانەوەیە سواری ژێر ئەو لۆریانە بی کە لە کارگەی جگەرەکەی ناو شارەوەیەتە دەرەوە ئەبێ ئاگار لە خۆ بێ نەکەویتە خوارەوە ئەجینا ئەمری چونکە زۆر کەس لەوێ کەوتونەتە خوارەوە مردونیا لە سنوورەکان گیراون دووەمیشانەوەیە کە بەیانی زوو لەگەڵ خۆما بێن و لە سنوورەکە بتان پەڕمەوە لەوێ زیاتر لە هیچ شوێنێکیکەوە ناتان بم ئێ باشە بمان بە بێنە ملوانکەکەم بەرێ بەهاری لەگەڵ ڕۆشنە وەریێزی گوێ درێژێکیشمان لەگەڵا گوێ درێژ کەر بیفرۆشن بەیانی سەعات حەوت لە پشتی چایخانەکە حازر بن لێەوە لەگەڵ چەند کەسێکی کە دەرباستانە لوانکەکەم بەرێ زانە ئەبێ مایگەڵ فرۆشین منیش حەز ناکەم بەڵام ناچارین یالا وەرە شەرم مەکە باشتری گوێ درێژم لایە وەرنەوە ئەگەر ناسنەدا خەڵکینە وەرنەوە بۆم گوێ درێژە گەنجە ئەرزانە بەلاشە وەرن وەرنەوە کاکە پێست داتانێمێ خاڵە تۆ عەرەبی عەرەبی چی؟ ئەی خۆ نەعەل ناکری ئەوە گوێ درێژە ئەگەر نەعەلتێ ئەوە دالیە سیدنا زیاترتان نامێ دەم ڕۆژێ کێفی خۆتانە دەچۆن ناڵگانەکڕە کوڕینە بەڵێ چل دینارتانەیەمێ گاوتەم پێ مەکەن و تووڕەشم مەکەن ئەژینە لێتانەیەم خاڵەیجان گیان 50 دینار لەمەرێ و ئەم لەوە لاشە ماچەکەم 45 سانەیەمێ با ماچیشیتیانە بێ دەی دابەزەرە خوارەوە دەی کاکەشان ئەمە گوێ درێژەکە و پارەکەشی بۆ کوڕە بگرە باوکە ئەمە سی ئەمە چل چوار ئەمە پێنج ئەمە چل و پێنج باشە دەتوێتە جوان بێت منە ڕۆم شەڵا خێری لێبی مایکل جاخوا حافیز ئەمر درێژ بیاخوا ئەو چێکە لێرە هێلا ژەمە قوڵمان زۆر زۆرم بیرە کردی پێم نەوتیت باوکم بوو بینێت کوژێ قەینا مشکلە نیە بە قوڵمان وەست خوایەک دەقە مەرە باقسەین خوایەک دەقە باشە هێلیا چی لێ هێلیا ئێستا ئێمە لە ماڵی پورمین ماڵیان لای مزگەوتەکەوەیە ماڵەکەیان ڕقم سیانزەیە دەوری ساعت 6 وەرە بۆ ئەو سا قساکەین باش کاکە کاکە چی وەکە کاکە 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 لەکوێ بووی لەسەرەوە بووم چی دەکەن لەسەرەوە من قورگم دراوەنی هاوارکەم بوو بەکەن چیۆنە دڵ ناسکالێکی چی ئەی چۆن تۆ برای منی باشە زاناشان لەمە لە چون بۆ شوێنە پێ دەڵێم بڵێ بەخوا بەخوا ئەیمون نایێت وەزێکیمان لێی
وا براکەت بۆ لێرە نییە؟ نەمدیوە ئەی ملوانکەکەت پێیە؟ نا بە براکەمە. ئەگەر بێت و ملوانکەکە نێنێ ناتان بم تێگەیشتی؟ هەندێکە بەهەرەوە قێناکە گوێمێرێ هەریە تونی کە خێرا هەڵجا بۆمە هێلاشان بە قورمان لە تۆ جوانترم نەبینێ لە دنیایە. هێلیا بە قوربان چاوە بنوقێنە. تا چەنە؟ حوتە. ئەبێ بڕۆمەکینا لەگە براکەم ئەمریکامانەکی سەرچە. ئەو تۆ چییە لەی لە ئەمریکا چیەکەیت؟ ئەو ڕۆژە لەیلاوەتی تۆ لەگە کەس کار تا چی بۆ ئەمریکا. نەخێرم بۆ ئەوان بە لەیلاوە دیستم خۆمی بەسەرا بایەم بەڵام گواستمانەوە بۆ ئێرە باوکم لە مەکتەبێکی ئێرە ئیشەکە نە من و نە تۆش کەسمان ناچین بۆ ئەمریکا دوای یەکترە بینین. زۆر درەنگە ملوانکەکەم بەرەو خێرا سواری سیارەکە بن با بڕۆین. بەڵام ملوانکەم پێ نییە. چۆن؟ تا هەتا ملوانکەکەم نێنێ ناتان بم تێگەیشتن کاکە سەرکەون هێڵا درەنگە هێڵا دەی با بڕین سەرکەوە سەرکەوە با بڕین دەی. پێماڵی ملوانکەکە لەکوێیە؟ یامەوە بە هێلیا. پێماڵی هێلا لێرە چێگە؟ هێلیا لێرە لەگە کەسکاری لێراشی من ئەمزانی چووم بۆ ئەمریکا. یعنی لێرە لە ئەمریکا لەگەڵ هێلیا بشیت نەک لەگەڵ دایک و باوکمانە بۆیە لەگەڵ مناچی. تێبرا من لێرە من لەگەڵ هێلیا بچم. ئێوە بریانمان پێ بێتەوە بچین بۆ ئەمریکا و لەک تۆڕمان تۆڕمان دایک و باوکمان بیر بکاتەوە؟ تێبگە ئەمە لێرە بێنەوە لەگەڵ هێلیا بشین تێبگە. تێگەی بەس سەواسم لێ بێنە ئیتر نەیتە بەردەمم بەدۆشم نەکەوی.
حجي شو هاي؟ اللوري مالتك ده يخرم عنده. يمكن مال ثلاجة يا ثقب. متأكد أنت ماكو شيء جوا؟ ده يخرم عنده؟ شمع طعمة طيبة. طعمة طيبة بس صلحها حجي صلحها. تعال وراي تعال. حجي تعال تعال. هاي شنو جوا؟ بليت حديد. هاي بليت حديد. ذبه خلاص؟ ايه خلصت. يلا نروح. بخوتي ونعلم لشوم. سنة عشان أخوتي. شتو باتو غير خو مقصر لقلتونا قبل لقلتوش ناس بو أمريكا. زانا عشان أفهمك أزعم لي أنتي. والله من الله مشتاق بشيمان وما لقيت عبد بو أمريكا. أكيد سلينا نري هرشي حرسي إيري بوبانا كبو أشقيشينا ويبو كوشن. إيش أخوتوش كوشن. زانا عشان أفهمك أزعم نعطي وقت قصنا قلابكي. والله من حدا كان بمنو تولم عجزنا دي. قو كما همشتاق نشتاق شن بخيال أنا. والله من حدا كان بيكو بيمشي بو أمريكا ولا سفر ما. تشيلي. طاو بالنوم لدى ترجعنا نسير أيام بسوق المال. توش واسي خوتا أجريت خي خولا سخوش. إيش أخيك بس سفر ما ليه ما بنكوشه. وتشيلي. تقوم أنا هذا أتوه بيك بوكس أصلا كونكا. هو راسك. يا سكر خير كيف دي.
عثمانە کاسمان کێ کاکە بەخوا وەرە دانا ئەوە چیەکەی لێرە منم براکەم بەتەنیا تایەرە هاتوین خۆتان بەتەنیاتون بۆێرە هیچێکی زۆر خراپتان کردووە دەوانێ شتێکتان لێ باتایە تۆ توانی یارمەتیمان بەی کاکە مەسەلەکە بۆ شێوەیە نییە ئێوە تا ئێرە هاتوون هەموو ژیانتان کەوتۆتە خەتەرەوە ئێمە پێویستمان بێ ئەوە نییە خۆمان چۆن هاتووی گوێرە تۆی ئاوا بڕێن بۆ ئەمریکا ئەوە چێتی وەچیسە ئەرە کرم نەتنتایە بەڵێ ئێوە نابێ بەتەنیا پەڕێنەوە هەر کەسێ بە قاچاق بەتەنیا پەڕێت تۆی کوژن دەبار حاڵ تخوا تۆش یارمەتیمان بە بەڵێن بێ ئێمەش ناوینە ڕێگە لە بەردەمیت کەسێکە تخوا یارمەتی من و براکەم بە تخوا ئێتە پاڕێنەوە کرمیکتنەوەتی بەڵێ هاتم کوڕینەوەرم بۆێرە ئێمە بە دوو سیارە دەرەچین ئێوە لەگە سیارەکەی کاکجەمالا بە بڕۆن خێزانێکیشی لەگەڵایە بەڵام هیچ وەرەقم بۆ پایان نەکردون ناچارم لەو سیارە بتان شارمەوە ئەچین بۆ شارێکی کە لێو وەرەقەتان بۆ پایاکەم و ئەتانکەم بە کوڕێ و خێزانە لێو ئاچین بۆ ئەمریکا باشە باش بەڵێ باش باش ئێستا بێەوە لەگەڵ کاکجەمالا بڕۆن باش گەراکە دەی یەڵا کوڕینە جۆ بگرن تۆزەشکا کەومڕێ کە گەشت بە سەیتەرەکە زاڵتی سێدرەکە ڕامەگرێ دامە بەزێرە و سلوقی سارەکەم پێکاتەوە پێشەوەی بیکەمەوە دووجار پیای چەشم کە پیاما چەشە ئاگاداکردنەوەگە بۆ ئێوە بەی شێ قسە ناکەن تێگەشتن بەڵێ باش ها بام بەتڵشتان پێبێ کە میستەرامی زەگە ناو بتڵەوە باشە بەڵێ باش نەیکەیتە ناو سارەکەەوە ها ناناخە بنەبێ هەردوو چاو دەرێ لەمە جینا پاوەم سناو گونیەوە دی خێرە سيارة يلا وين تروح؟ هاي قرية قدامك فايتك عندك شوية؟ نعم جيب انزل افتح الصندوق صار عندي مرات ما يفتح وخر بعدها بدي اوجك
کاک جەمال ئەو مناڵانەدا نابەزێنی خەمە نەبێ هیچیان لێ نایە وجدانە بێ کاک جەمال گوناحن خوێری يلا هو شكل خواري حيوان في سكر دم خواري حيوان ولا براكم قلت حيوان لا دم ها برا خير انا حيوان صدق برا من بشكانه امريكا خير انا سيدي توا بخت من الماء قاعد شغل روش تيجي تناقي لا عمي سدو ليش انتوا بلاي مني كاكا چی دیوه؟ او چیه؟ او پاسپورتا خون درستم کرده بار دکمن زنه شم بهار نکم زر مامان به حساب پاسپورت من پیه خب من تو چین بابرین حالا باش کاکا بابرین زنه او باش که پاسپورت خود انسیت حسان خود حسانی 6 سالی اگر تو کسانی کس نزنی ده باشم با کس نام کاکا بونایی دورا کاکا دورا من لسر تو را آسان ورا هذا أدريجي نقدر دوام أمريكا. سنة كان برو لي رلاتو قاش مسألة خامة. كاكا كاتي قالتني هذا أدريجي نقدر دوام شنبو أمريكا. أخوة قالتنا عم لا تولي برو. كاكا قرني وبردانو بيعقشم. أخوة قالتنا عم لا تولي برو. أم جام براستي بيعتاكشم كاكا. كاكا براستي دا. چند دی پیام گشت دی پیام گشت دی پیام گشت چند پیام گشت اگر نریم بیاد گشتم كاكا نارم ليرة بيعتو نارم ليرة قد ليرة نارم دیگه بیا گشتم برو لیره لاسو يلا بيانا تنا تريما توالين بیا گشتم تنا بيانا جوشا بیا گشتم نارم ليرة بيعتو تنا دم بيا گشتم ما قد ليرة نارم بخواد بیا دگرم دبرو قد نارم ليرة بیا گشتم بخواد بیا گشتم تنا بيا گشتم هانيا بیا گشتم بچم که تو نارم ليرة قد نارم كاكا قد بجني عالم كاكا قد بجني عالم قد بجني عالم وقد ليرة تو بجني عالم بیا گشتم دبرو آي بیا گشتم برو
دێمەدی بڕۆ دوو ئەمریکا گەوە سەبرمەوە قەت نامەوە قەت ناچم ئێتر تۆ قەت ناچم من بەستەمەوە کاکە بەستە کاکە من بەستەمەوە دە باشە زانە خێرا ڕاکە لە شایکی بێنەوە فریام کێ دەبڕدێ خێرا ڕاکە کاکەیشان بۆ سەعات تۆ ئەلەیە بۆ سا هیچ بەکەی سێمەوە کاکە هیچ نەچوڵێ ئایا سێمە باشە براکەم عەفو بکە خاڵە شامراکەم نەبینیوە خاڵە شامراکەم نەبینیوە شێتی لەم ڕەنگە لەبەرە خاڵە شامراکەم نەبینی شێتی لەم ڕەنگە لەبەرە زانا جان زانا جان کاکە ئەو تۆ نەمردووی نەخێ من نەمردوم من سەبەرمانم سەبەرمان چۆن ئەمریا
Mm-hmm.